جیاواز لە یانەکانی تری عێراق یانەی ئاشتی دەیەوێت بە پێکهاتێکی ئاستی تازە پێگەشتوانەوە ڕکابەری یانە بەهێزەکانی عێراق بکات. بڕیارە لە شاری سلێمانی کێبڕکەکانی تۆپی سەرمێزیانەکانی عێراق کۆمەڵی دووەم بەڕێوە بچێت و یانی ئاشتیژ یەکێکە لەیانە بەشداربووەکان. ڕاهێنەری تیپەکەش لە ئاست و پێکهاتەی یاریزانەکانی ڕازیە و ناشارێتەوە سەرەڕای کە مەزموونی یاریزانەکانی، بەڵام تینووی بەشداریکردنی پاڵەوانەتیەکەن بۆ دوو هۆکار. یەکەمیان تاقیکردنەوەی ئاستی یاریزانەکانی و دووەمیشیان بەدەستهێنانی ئەنجامێکی گەورە. طبعاً وەکو تیپی تۆپی سەرمێزیانەی وەرشی ئاشتی لە ئاستی یاریزانە لاوەکانمان زۆر ڕابینین لە ئاستی تازە پێگەشتوانن و بە تیپێکی تازە پێگەشتوانەوە بەشداری خولی نایابی عێراقین و ئێمە تینووی ئەمکردنەوەی ئەم پاڵاتین و دەمێکە چاوەڕێیەکەین، چونکە ئێمە یاریزانە لاوەکانمان نەتوانین بڵێن لەسەر ئاستی سلێمانی و کوردستان و عێراقیش پاڵەوان و پلەی یەکەم و پێشەنگت. ئێستا ئەمانەوێت ئەمە تجروبەیەکی باشە تاقیکردنەوەیکی گەورەیە بۆ یاریزانە تازە پێگەشتوەکانی یانەی ئاشتی و کێبڕکێ و ململانێ بەهێزکەن لەگەڵ یانەکانی نایابی عێراق. ساڵانی ڕابردوو ئەگەر یانەی وەرشی ئاشتی بۆمانەوە لە خولی نایابی عێراق یاری کرد بێت، ئەم ساڵ ئێمە ئەو بەنامەیەمان لابردووە و تومۆحمان هەیە و لە توانای یاریزانەکانمان ڕابێنین کە هەوڵ بین لەگەڵ یانە بەهێزەکانە بجەنگین و بتوانین پلەکانی پێشەوە بەدەستبێنین. تیپەکە لە کۆمەڵێک لە یاریزان پێک هاتووە کە لەسەر ئاستی تەمەنەکان پاڵەوانی کوردستان و عێراقن. یاریزانانیش باز لەوە دەکەن کە بە پێکهاتێکی لاوەوە بەشداری خولی عێراق دەکەین، بەڵام ئامانجمان گەورەیە و پاڵەوانیەتیەکەش بە قورس دەزانین. ئێمە وەکو یانەی ئاشتی وەکو تیپێکی تازە بەگەشتوان بەشدارێکین لە خولی پلە نایابەکانی عێراق کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێ. ئامانجمان سەرکەوتن بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕی. ئێمە وەکو یانەی ئاشتی زۆر سیقمان بە خۆمانەیە کە لەم توڵی بتوانین نەتیجەیەکی زۆر باش بەدەست بێنین. هیچ پاڵەوانێتێکی زۆر قورسە کە لە هەموو عێراق ئاستی هەموو عێراقی یاریزانی زۆر باش تێدایە، بەڵام ئێمە هەموو هەوڵتوانێکی خۆمان نەخەینە گەڕ بۆی توانین نەتیجەیەکی باش بۆ یانەی ئاشتی بەدەست بێنین. یانەی ئاشتی جیاواز لە ساڵانی ڕابردوو بە پێکهاتەیەکی تازە پێگەشتوانەوە بەشداری خولی عێراق دەکات و دەوێت بۆ یاریزانانەشەوە ڕکابەری یانە زلهێزەکانی وەک سلێمانی و برایەتی و پێشمەرگەی سلێمانی و جەیش بکات کە ڕکابەری نازاوی خولەکە دەکەن. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیە سلێمانی.